سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا لەسەر داواتی فەرمی بەرپرسانی ئەمریکا و حکوومەتی ئەمریکا هاوکات واژۆکردنی دوو گرێبەستی گرنگ لە بواری گوزە لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی، دووپاتکردنەوەی پەیوەندی دۆستانە و مێژووی و قوڵبوونەوەی ئەم پەیوەندیانەی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکایە، بەڵام لە دیدی شۆڤەکاران و هەروەها چاودێرانی سیاسیەوە گرنگی پێگەی هەرێمی کوردستان لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا چۆن لێک دەدرێتەوە. ئەمە چ داهاتوویەکی درێژخایەن و استراتژی بۆ هەرێمی کوردستان بەدوادادێت. لەگەڵ میوانەکە من بابەتە گفتوگۆ دەکەم بەڕێز کاتۆ سەعدوڵڵا، شۆڤەکاری سیاسی لە واشنگتنەوە لەگەڵمان. بەڕێز کاتۆ سپاس کە لەگەڵ کوردستان 24 باسەرەتا بۆچوونی بەڕێزت سەبارەت بەم سەردانەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا بزانم ئەم پەیوەندیانە کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە پێی ناوەتە چ خۆناغێکی نوێوە؟ ئایا وەرچەرخانێکی گرنگە لە پەیوەندیەکانی هەردوولا؟ سەرەکی سڵاو گولباخان و بوتە و بۆ هەمی بینەرێت کوردستان 24. طبیعی ئەوە جارەیەکێ نینە و سەرۆکوەزیران کاک مەسرور تێتن سەردان و فەرمی بۆ واشنطنت کردن و دعوتی يعني حكومتي إدارة ترامبي أفجارة براستيك زور جرنجا وأفريكا يعني وكي أمد بينين هنا بينن كو ترامب إدارة ترامبي سياسته كي جوازه هاي كو السروكة تجبري ترامبي سياسته سقامجيرية والجال أبورية أف سياسته شراو وأيديا نينا. طبيعي أف هاتنا كاك مسروري بو واشنطن أزد بينم كو جلق جرنجا ودي وكي چند ماك دي كو ملتي ما وخلق كردستاني يعني وكي بيجن دي في وكي أهميته في كومبينا الواشنطن دي بينتن بشتي چند ماك دي. طبيعي أفاجي مديد چند قلعية كاتن كرني سوشيال ميديا وغير ميديا كو سردان وسروك وزيران كاك مسروري بو واشنطن دستورينيا شلاي هندك أطرافة البغداد أوجي علامتك كو سياسة بغداد براستي فشل إيناد وأفريكا ماركو روبيو كو هكر وزاني أفريكا كونغرس دا جلك برونالي قوتي سياسة ملقل بغداد سياسة كي حدية وما بيقوتي بغداد كوفيت حين الجال كومبانيات أمريكي رزو تقدير الوان بقرن احترام الوان بقرن يا دويجي هريما كردستاني براغريكا أبوري بيت احترام الوان بقرن ويا سياقات مستعدين الجال حكومتك كوبي كورهتيا شان ميليشياتك إيراني وجبرينوكا كوفان ميليشياتا وكي هيرشت هوبتن سر بنكات أمريكي وسفارة أمريكي فواضحة قالك واضحة كو أفريكا هيوديا هريما كردستان وأمريكا براستي أم سرفرازين زۆر باشە كو قهشتيا بيحن باشە. بەڕێز کاتۆ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت کەڵک لەم دەرفەتە مێژوویە وەربگرێت لە کاتێکدا کە بە بەردەوام پاڵپشتی کوردستانێکی بەهێز دەکرێت لە بواری وزەوە خەریکە ڕێککەوتنێکی گەورەی استراتژی لە نێوان هەردوولا دێتە ئاراوە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیا ڕێککەوتن کراوە، دەبێت چی بکا بۆی کە ئەمە پەیوەندیەکی درێژخایەنی استراتژی هەمەلایەنە بێت بۆی؟ او بخود تزان سياسة سروك بارزاني كوش صالا نطويك ورا حتى نوكا يعني كو أفا حمي يعني نسياسة هي عن أفريكا يا قل بخا أفا سياسة سح صالا كو سياسة كي ناجح بي كو سياسة كي سرفراز بي هريما كردستاني هر سروكك أمريكي هاتيا ريزو احترام الكردستاني هريما كردستاني قلتي أفا نتيجة سياسة حكيم يا كردستانيا الجل ولات الدوروبر الجل ملتي خو الجل عراقي أفا نتيجة هندية أفريكا أمريكا ولاتكي مؤسساتنا نايتن أفريكا الجل ولاتكي رين تخاري هكر نسح كتا بجوا يعني وي ولاتي أفريكا تزانن حمي أمريكي تزانن وحمي وكيد بيجن سياسة مدارة أمريكي سروكة أمريكي زانن ملت كرد مل بمل قال أمريكيا شر داعش كرن وشر ديجي تيرورستي كرن
وهردم الجل سياسة أمريكا بديجي أمريكا نبيا نوكو هندكا وكي مديتي هرشل سر بنكت أمريكا كرن شانت أمريكية كون هاتنا كشتني بله الدور ببرد عراقي تنها الكردستاني سقامگیری و هولاتي أمريكي وسربازة أمريكي لكردستان دائما معزز بين مكرم بين احترام هبي وشي أويدي نديتن أما نتيجة هندية زور باشا نتيجة روجكي ودروجانا سياسة هريما كردستان زۆر باشە لە کاتێکدا کە وەزارەتی نەوتی عراق دژایەتی و ڕێککەوتنەی کرد کە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان کردوێتی لە بواری وزە وەزیری دەرەوەی ئەمریکا وتی ئەگەر عراق دەبێت پەیوەندێکی باشی لەگەڵ ئەمریکا هەبێت ئەبێت ڕێز لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان بگرێت ئەمە لەلایەن ئەمریکاوە چه پەیامێکی گرنگە بۆ عراق و هاوپەیمانەکانی لە ناوچەکە بس يعني يا أفريكا ماركو روبيو قوتي باعتبار ماركو روبيو يعني سياسته دروي أمريكا تمثيلت كتن وقت ماركو روبيو بيجتن أبيت يعني أجر حكومته بغداد عزت كتن كو بيونديت مال قالوانا زور باش بن أبا شرطت من أبوانا إيك شوان شرطه شبي كو احترام وتقدير وأوتونوميا هريما كردستان بكت يعني حقيقية دستوري بدته نمانجا كي وكي أمد بينين باري ناري كتن بو وكي بيجن كارمندت حكمته هندك فترة دي بينين سر كردستان دي سزادتن بهمو شوية أبا قبول نية لاي أمريكا أبا زور جرنج بي أبا جي نتيجة سياسة حكيم يا كاك مسرور بارزان يا راستي از شخصي كاك مسروري اتناسم واتظانم چند زيركة بو پيواندية لقال ولات الدروة بكت يا دويجي تشتيت زور جرنج امش بير نكين سياسة هريمو كردستاني القال ولات عربستان خليجي وكي قطر وكي اماراتي وكي سعودية اوانا زور يعني احترام وشوفه جديد سحكنا هريمو كردستاني أباجي زور تأثير أخوها بالجل سياسة أمريكا يجيبوا هريمو كردستاني زۆر باشە کەواتە لەم ئاڵۆزیانی ناوچەکەدا کە خەریکە ڕوودەدەن و بەشێکیشی ڕوویاندا لە وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان هاوکات سەفەری دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆمەڵێک گرێبەست کە واژۆی کرد لەگەڵ وڵاتانە بە تایبەتی سعودی و قەتەر و ئیمارات ئەمە پێگەی هەرێمی کوردستان لەکوێی ئەم هاوکێشە سیاسیانەدا دەبینرێت ئەمریکا بۆچی بەم دید و ڕوانگە گرنگەوە سەیری هەرێمی کوردستان دەکات هريما كردستان وكو تشي جوازي لقطر وإمارات وسعودية نكريا وترامب راستي حقيقة سيري ولات وسط كتنكو أف ولاتا وكي مديتي وقت رجيمة بعث بو سري چند صالة حكم العراق تكير 4500 جندة كردا ويران كرن كردستان كي يعني راستي حتى صالة 2003 يعني كو قابل بي بل أفريكا أف پیش كفتنا الكردستاني هاي وأف وكي بيجن سيستما وكي سيستما قطر يا إمارات يا خليج جاشت يا في حدي وديمقراطيات هاي وأبدي هاي أبا حمي البرجوف أمريكانا وزانا وأز بيجم ترامب تقدير واحترامه وان ولاتات كت وان سيستما وسياسة وان دولتات كت أبيت وكو قطر وإمارات وبيشكفتن وآفدان وديمقراسي هبتن ومديد كو ترامب آخفتنا خودا لسعودي عربية دا قود ما بترليونا صرف كير سر أفغانستان وبغداد بل أفهردو ولاتت هاني حتانو كباشكتنا بيشكفتي نبيا لايوان أبا زرتس بل أكد بين كردستاني هر وفدك إيتا كردستاني چه كونغرسمان بيت چه سناتور بيت زور باش چه يعني أميدي بتن
دي سحكنا كردستان بله. زور جوازه زۆر بغضا باشە وغير جهد زۆر باشە بەڕێز کاتۆ سعدوڵا جەنابەت لەگەڵم بمێنەوە ئەمەوێت دوا زانیاریەکان لە واشنگتۆن لە هاوکارم وەربگرم کە ئەو وردەکاری ئەو سەردان و کۆبوونەوانی لێلایە هاوکارم ئەیسا حەسەن لە واشنگتۆنەوە لەگەڵم دەبێت دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزە درێژە بە وتۆژەکانمان دەدەین ئەیسا تۆ لە واشنگتۆنی کۆبوونەوەکانی سەرۆکۆزیران مەسرور بارزانی کۆبوونەوەی گرم و گڕ و چڕ و پڕن ئەمریکا چۆن دەڕوانێت ئەم سەردانە و هاوکات چی گرنگ هەیە لە ئەم پەیوەندی و کۆبوونەوانی کە لە نێوان سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان گەورە سناتۆر و کۆنگرێسمانانی ئەمریکا لە ئەمریکا و واژۆکردنی گرێبەستی گرنگ ڕوودەدات گوڵباخەکە دوایین زانیاری باسی دوایین سەردانەکان بکەم یعنی لە دوێنێ ئەمڕۆ سەرۆکوزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو شانەی لەگەڵ یارەتی زیاتر لە دە ئەندامی کۆنگرێسی ئەمریکایان بینیوە لە هەردوو پارتەکە لە هەردوو ژووری ینی هەم لە ئەنجومەنی وێنەران هەم لە ئەنجومەنی پیرانش ئەوە سەرباری ئەوەی کە ئێستا کۆنگرێس زۆر زۆر سەرقاڵە بە بودجەی وڵاتەکە مارکۆ ڕۆبیۆ لەوەیە قسە بۆ کۆنگرێسەکە دوێنێ لە ئەنجومەنی سینات بوو ئەمڕۆ لە ئەنجومەنی نوێنەرانە دوێنێ بە هەمان شێوە سەرۆک دۆناڵد ترەمپ لە کۆنگرێس بوو واتە سەرباری سەرقاڵی ئەندامانی کۆنگرێس بەڵام دوێنێ و ئەمڕۆ سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان زیاتر لە دە ئەندامی لەوێ بینیوە هەم دوێنێ و هەم ئەمڕۆژ سەردانەکانی سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لە ڕۆژی دووشەممەوە کە دەستیان پێ کردووە تاوەکوی ئەمڕۆ هەر بەردەوام بووینە کۆمەڵێک سەردان کۆمەڵێک چاوپێککەوتنی گرنگ هەڵبەتە ئەمڕۆژ بە هەمان شێوە تاوەکو درنگانی ئێوارە بە هەمان شێوە هەر بەردەوام دەبن سبەی لەسەر لە بەیانیەوە تاوەکو نیوەڕۆ یەکێک لە کۆڕبەندە هەرە گرنگەکان لە بواری وزە لە واشنگتن دیسی بەڕێوە دەچێت کە تێیدا سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان قسەکەری سەرەکیە ئەو باس لە داهاتووی وزە و کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستان دەکات بۆ بەرهێنەرە ئەمریکەکان بۆ کۆمپانیاکان کە تێیدا تەنانەت وەزیری وزەی ئەمریکا کریس ڕایتش کەدا بەشدار دەبێت لە کۆنفرانسەکەدا دواتر لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوەیان دەبێت دوا ڕۆژ ئەم سەردانە کە ڕۆژی هەینی دەبێت مەسرور بارزانی لەگەڵ شان دەکری لە بینا سەرەکیەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ کۆ دەبێتەوە مارکۆ ڕۆبیۆ کە ئێستا هەم وەزیری دەرەوەی هەم ینی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکاشە کە لە مێژووی ئەمریکا ئەمە دووەم جارە شتێ وا ڕووبدا وەزیری دەرەوە هەم وەزیری دەرەوە بێت هەم ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بێت واتە مارکۆ ڕۆبیۆ کەسایەتێکی زۆر گرنگە بۆیە کۆبوونەوەی شاندی هەرێمی کوردستانش لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکایەکە کە لە هەرە کۆبوونەوە گرنگەکان ینی خۆتان نەزانن ئیدارەی دۆناڵد ترەمپ 5 بۆ 6 مانگێک کە دەستی بەکارەکان کردووە کەم سەرکردی جیهان هەیە لە ماوەی لە مانگەکانی سەرەتا بێتە واشنگتن لەگەڵ بەرپرسانی ئەمریکا کۆ ببنەوە واتە ئەمریکاش ڕیزبەندی هەیە سیاست دەرەوەی ئەمریکا وایە کە ڕیزبەندی دەکات بۆ زۆر باش کەسایەت و سەرکردە گرنگەکان کامیان لە سەرەتای ئیدارەکەی بێتە ئەمریکا و لەگەڵ بەرپرسان کۆ بێتەوە بەڵام ئەوەی کە سەردانەکەی زۆر زۆر گرنگتر کردو هەڵبەتە واژۆکردنی ئەو ڕێکەوتنامە بواری وزە بوو کە بەهاکەی 110 ملیار دۆلارە یعنی ئەم ڕاستە ئەم گرێبەستە لەم چەند ڕۆژە واژۆ کراوە بەڵام زیاد لە 2 ساڵە کاری لەسەر دەکرێت بۆ پێی معلوماتەکانی من بەرپرسانی پێشووی ئیدارەی ئەمریکا لە سەردەمی جۆ بایدن چەندین جار پەیوەندیان بە بەرپرسانی هەرێمی کوردستانەوە کردو کە داوان لێکرد ئەو گرێبەستانە واژۆ بکەن زۆر باشە کە زۆر تاخیر بن چونکە واتە ئەمە دەرخێری ئەوەیە ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ هەرێمی کوردستان پێ کردووە پێگوتو ئەم گرێبەستانە واژۆ بکەن واتە جێبەجێکردنی گرێبەستەکانش پاراستنیشان هەر لە ئەرکی ئەسوی ئەمریکا زۆر باشە سپاس دەکەم هاوکارم ئەیسا حەسەن بۆ زانیاریەکانت لە واشنگتنەوە لەگەڵم بووی هەر واشنگتن لەگەڵ میوانەکەم بەڕێز کاتۆ سعدوڵا شرۆڤەکاری سیاسی بەردەوام دەبم بەڕێز کاتۆ دیارەکە هاوکاریش ماماژەی پێکردم سەردانە کۆمەڵێک گفتگۆوە دیداری گرنگی بە دوای خۆی داهێناوە لە واژۆکردنی ئەو گرێبەستانەوە هاوکات پەرەپێدانی پەیوەندی قوڵی مێژووی نێوان هەردوولادا ئەمەوێ بزانم کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵ ئەم پەیوەندیانەی کە ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی ئایا گۆڕانکاری استراتیژی تێدا ڕوویداوە یا ئەمریکا بە دوای استراتیژیتی درێژخایانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی هەرێمی کوردستان و ئەم پێگە گرنگەی هەرێمی کوردستان لە دیدی ئەمریکاوە چۆن هەڵدەسەنگێنرێت؟ بله پرسیارێکی زۆر باش سەحکێ ئیدارە ترامپی ئەس باشت زانم و تێدگە هەموو گەلوان دانم ناوچەیدا ئەڤروکە ترامپی سعودی و ئیمارات و قەتەر
اختیار کر بچتن ببتا وکی بیجن سردانا ایکی بو سروک امریکا بچتا وان ولاتا مسألة حمي أبوري نينا مسألة طبعا علاقات استراتيجية الجلفان ولاتا وأفريقيا وهر تشتكل نوشي أمريكا دي وكيل بيجي ترامب دي بسيارة مشاورة الجلفان ولاتا كتن باورية بهاي هر نوع يعني وكيل بيجي بيواندي نو بين هر دو كسك هابتن فيد باوري هابتن امش بير نكين مثلا سوريا وتركيا وباكاكاو وكي مديتي تشوا وكي ببشجيريا سروك بارزاني مظلوم عبدي تشو الجل احمد شرعي رينشتخاري اوه همي يعني البرجاوه امريكانا اوه هاريكاره بو سياسة امريكا ناوچي دا اوه هميد بتا اگر كو امريكا جاوه كت سحكتا هريما كردستانا عراقي وكي مجبري نوكا قوتيش بلي كو وكي پشمرگيو و سربازة امريكي شرعي تيروريستا و داعش شاكرين اوه همي نك امريكا بزرنا بتن مثلا نبس وزايا دور كفتن بكرينا بشجيريا امريكا بو هريما كردستاني وكو ترامبي قوتي شاه السعودية وكي امير السعودية مير السعودية بن سلماني هر كسا كي تعداء السعودية بكت هر وكو تعداء لأمريكا كري أفنا فيوانديت بقوات ومن باورجي وهر كسا كي تعداء وكي أفريكا روبيو ديار كري يعني بغداد تبقها أجر تو فيوانديت تلقى الهرم كردستاني بالدستوري نبتنو حقت وان شركاتا نديه فيوانديا أمريكا الجلتا باشنا بتن اوه يعني زور پیوندیک وکی بجن مسجکی بقوت بی بو هر کسی که الناوچه دا نبس العراقي دا دورو برد عراقي جي از بجن باشا برسكاتو كوات عراق ئەمریکا دەتوانێت عراق پابند بکات بە پابندبوونی بە مافە یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان وەکو ئێستا دژایەتی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دەکات لە ڕێگەی نەناردنی بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاوکات لە ڕێگەی دژایەتیکردنی و هەوڵە دیبلۆماسی و سیاسیانی هەرێمی کوردستان کە بۆ پاراستنی قەوارەی سیاسی و دەستوریەکەی خۆی دەیدات ئەتوانێت ئەمە بکات ئەمریکا؟ طبيعي يعني تزاني أفريقيا عراق زور تشتت هين كو دست أمريكا دانا هر وكو هنزان أو نفطا عراقي وزا حميتش كو باري وي نفتت ايتنا أمريكا أمريكا تشتن سزاي دين تسر عراقي اف ميليشيات تاني اف قلق ريكا طبعا تأثير أمريكا واضح 2003 ورا السر عراقي وعراق باش تتجهتن بل تشتك دي جرين يعني امش بيرنا كين بو بيجين أفريقيا نوشي تشتن ريكا جديدة ام نظانين هيواندية أمريكا وإيران دي جهنا كيفا هكر هاتو الصباحي كو اف حمي سيناريو درز بين النوشي دا طبيعي كردستان هر دي بتن وكيد بي بروتكتد بتنش امريكا وش الايت امريكا وافا زور جرينجا حموتش نبس ابوريا وكي مقوتي هيواندير قال ادارة امريكي وقال مؤسسات الامريكي نبشا وروجا كوتشيت بتن افا جي نتيجة سياسة حكيم ياكوك مسرور بارزاني راستي كو اف هندس صالة قال امريكا وقال سياسة مدارة امريكا وقال مؤسسات امريكا واروجا جمعيجي حسب مزاني كو دي ماركو روبيو جابي كفتنا كير قال كاك مسروري كتن وبيوانديوي القلوي دي واضح تربتن ديار كتن پشگیریە ئیدارە ترامپی بۆ هەرێما کوردستان. زۆر باشە لە کۆبوونەوەکانی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ گەورە سێناتۆر و کۆنگرێسمانانی ئەمریکا لەم چەند ڕۆژەدا بەردەوام ئەوان پاڵپشتیان کردوتەوە جەختیان ئەوە کردوتەوە کە ئەوان داوای کوردستانێکی بەهێز دەکەن و پاڵپشتی لە کوردستانێکی بەهێز دەکەن. کوردستانێکی بەهێز چ کاریگەریەکی لەسەر
عراق و هاوکات ناوچەکە دەبێت لە ڕووی سەقامگیری لە ڕووی ئەمنی و هاوکاتە و بابەتە گرنگانی کە ئەمریکا پشتی پێبەستووە. او چاپێکەوتنێت کاک مەسرووری دوان دڕوژادا لەگەل چەند کۆنگرسمانەکە و سەنەتورە ئەف سەنەتورە و کۆنگرسمانە دەناسم ڕاستی زۆر بقوەتن و زۆر نزیکی دۆناڵد ترامپینە و چاپێکەوتن لەگەل کاک مەسرووری کردن و ئەف کۆنگرسمانە و ئەف سەنەتورێتە لە مێژەوەی ڕاستی هەمی پشتگیریە هەرێما کوردستانێت کن و پشتگیریە سیاسەتە هەرێما کوردستانێت کن ئەڤە وەکی مگوتی نایا ڕوژێکی و دووانە دیڤداژی سیاسەت و پەیوەندی لەگەل وڵاتێکی وەکی ئەمریکا نەبەس وەکی بێژن گەل سەرۆکێ ئەمریکایە نەخێر کۆنگرسمانن مؤسساتن وەکی بینین سەنەتۆرن ئەڤە هەمیە مرۆڤێت ئەکادیمیەت هەین لە واشنگتن زۆر تەسیرا خۆی هەی قسا خۆیت هەین ئەڤە هەمید بتە بابەت و سیاسەتە وڵاتێ خۆ تو دێ قووەتێخی پەیوەندیت خۆ گەل ئەمریکا قووەتێخی ئەس بێژم گەلک ئەف هاتنە کاک مەسرووری جێ خۆ دابیت وەختێ خۆ دابی و سەرکەفتی بیژی. زۆر باشە با من ئەم پرسیارش لە بەڕێزت بکەم لە زۆربەی میوانەکانم پرسیوە ئەمریکا لە کاتێکدا دۆناڵد ترامپ لە ئیدارەی نوێیدا کە لەوەکو خولی دووەم دەست بەکار بۆ سەرۆکی ئەمریکا لە سیاسەتی دەرەوەیدا دیدگایەکی جیاوازی هەیە بەشێک لە کۆنسوڵخانەکانی کە پێما بە زیاتر لە 30 وڵاتە لەوێدا دەخات لە کاتێکدا گەورەترین کۆنسوڵخانەی خۆی لە ئاستی جیهان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکاتەوە ئەمە هەڵگری چه پەیامێکی گرنگە لەلایەن ئەمریکاوە و هاوکات بۆ هەرێمی کوردستانیش ئەڤە ئەو باوەریە هاتە درستکردن وەکی مژبەرین و کە بوو جەنابەوە و من بوو بینەرە کۆڕۆن کردی ئەڤە نە سیاسەتە ڕوژێکی و دڕوژابی ئەڤە مێژووە کوردستانی لەگەل ئەمریکا دائیمەن سیاسەتە کوردستانی ئێک سیاسەت بی نەوەکو مەسەلەن دەبێژن بەغدا وەکی هەر جار دا بینین دا بێژن ئەمە نەوێت بنکێت ئەمریکی لەوێرە بێت ئەمریکی دەربکچن دژبیاتیا ئەمریکات کرن سەربازێت ئەمریکی هاتنە کوشتنێ دەستێواندا بەلێ هەرێما کوردستانê هەردەم دووستە لەگەل ئەمریکا گەل سیاسەتە ئەمریکا چه دیموکرات بن چه وەکی بژن کۆماری بن ئەڤە هەمی ئەو بتەسەبەب و کو نەبەس دۆناڵد ترامپ هەمی هەر کەسێک دیژی بێتن ئەڤە کو بی وەکی بێژن بوومایەکی زۆر درێژ وەکی هەر ئەڤوان وڵاتێت عەرەبی وەکی سعودی عەرەبیە بە 80 ساڵە پەیوەندیەوان و دووستاتیەوانە لەگەل ئەمریکا بقووەتە هەروەسا وڵاتێت دی وەکی ئیماراتێ وەکی قەتەرێ وەکی ئوردنێ ئەڤێ تەنێ زانن حەکیمن زانن چەوە پەیوەندیە و دوستینیە لەگەل ئەمریکا دروست بکەن بەلێ وەکی مگوتیتە ئیدارات دۆناڵد ترامپی گەلک برادرت گوتە مژبەری دۆناڵد ترامپ بێتە هەلبژاردن برادرت مت گوتن نەکو دۆناڵد ترامپ بێتن و پشتا خۆ بدتە کووردا دایمەنت گوتەوەنا این خەلەتت تێگەیشتین دۆناڵد ترامپ پشتا خۆ نادتە کووردا چونکو ئەڤێتە لەگەل دۆناڵد ترامپی و ئەزت ناست کەم گەلێکشوانە گەلێک دوستێت کوردانن و گەلێک هەش کورداتکەن ئەو کەسە ئەون ئەوێت وەکی وان دڕوژە مەدیتی کاک مەسرووری چاپێکەوتن لەگەلوانە کردی چه ئەوێ دیێت کۆنگرسێ بن چه یێت وەکی بێژن سەنەتۆر بن چه سیاست مەدارێت ئەمریکی وەکی هەر دیسە وەدیتی مایک پۆمپیۆ ئەڤروکە جەریدا نیویۆرک پۆستدا ڕێپۆرتێک نویسی کوچەوە ئەمریکا پشگیریە خۆ بۆ وڵاتی کوردستانی ئەڤە هەمی نەتیجە و فعلێت کوردستانی فعلێت ملەتی کورد ملەتێکی بەڵێ ئەگەر باس لە هاوبەشی ئەمنی و هەروەها سەربازی لە شەڕی ڕوبڕووبوونەوەی تێرۆر لە نێوان پێشمەرگە و هەرێمی کوردستان و هاوپەیمانێکی وەکو هاوپەیمانێکی گرنگی ئەمریکا بکەینەوە بەردەوام لە کۆبوونەوەکان باس لە بەردەوامی پاڵپشتی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە دەکرێتەوە ئەمە تا چەندە بۆ هەرێمی کوردستان گرنگە کە توانێتی هاوبەشێکی سەرەکی و ئەستراتژی ئەمریکا بێ لە شەڕی ڕوبڕووبوونەوەی تێرۆر لە کاتێکدا کە مەترسیەکانی تێرۆر تا بەردەم دەرگای عێراق ڕۆیشتون و هەروەها ئێستا لە ئاستی جیهانیشدا هەر بەردەوامن.
بله يعني امریکا پیوندیه کی جواز گل حریم کردستان خاصتا پیشمرگی وکی بگوتی تا امریکا دائما دوستت خو وکی بجر هل بجیرتن نکت روجا کی و دو روجا فرصت دیدتی وکی مثلا دبوتا نمونه که اینم احمد الشرع امریکا باش زانی کو وقتا که داد کاتا که داد تروریزم لای امریکا بله تدید ویروجه دونالد ترامپی گوتی از فرصتا که دمه اگر هاتو اف شخصی هنی يعني دجيوتيا امريكا نكر و دي نكر ام دي وكيل بشجيري او جرين بل هريما كردستاني وكي مقوتي تسركيه صالا نوتو ايكي ورا حتى نوكا نا سربازك امريكي هاتي بريندار كرن الهريما كردستان اخا كردستاني دا ونا هاتي كشتني نوكو وكي جيغاي دي العراق الانبار البغداد همو جيغا كي هزارانا کشتی دان امریکا اوه همید ایتا برجاویانا و افروکا همی وکی بیجن زانن پیشمرگه يعني قهرمانن و شريط كن و دجي تيرورستنا مروفت راست وقيننا نكو ديف شعارات الديني وفتوى وما فتوى شن نخير ملتي كرد ملتي تجاهشتيا ملتي پیشکفتیا خو اثبات کرد بو همه جهانه که ملتا پیشکفتیا و ملتا شیاد خلال 20 ساله دا که و پیشکفتنه بخطت کردستان دا و که همه دنیا و عالم بحثت کن افروکا زۆر باشە ئاماژەتان بۆ گۆڕانکاریە گرنگانە کرد کە لە ناوچەکە هاتوونەتە ئاراوە هاوکات دیتگا و ڕوانگەی استراتژی ئەمریکا بەنسبەت ئەم ڕووداوانە مێ بزانم کایەمە ڕنگدانەوەی گۆڕانی هەڵوێستی استراتژی ئەمریکایە بە لەبەرچاوگرتنی کاراکتەر و گۆڕانکاری لە ئەکتەرە سەرەکیەکانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەم شێوازە مامەڵەیەکی جیاواز لەگەڵ هەرێمێکی فدراڵی وەکو هەرێمی کوردستاندا بکات؟ از بينهم بله يعني كو سياسة امريكا واضح بي افروكا ماركو روبيو وكي اسهكر تبي بسيار المبكي افرو او قصة ماركو روبيو كرين يعني كو ديار ابدا باستراتيجية امريكا بو هريما كردستاني وأبا زور جرينج بي از بيجم كو أبا نتيجة حمي او خويناوان شهيدا بي پشمرگه بي سیاست حکیم یا کاک مسرور بارزانی کو اوه 10 ساله و سروک بارزانی نتیجه اوه کو ولاته وکی امریکا پشگیری الهرم کردستان بکت ام حسد کین و نه بس کو اف بک هاتنا هنی الگل کمپانیت و زیبن بس ام حسد کین شرکات التکنولوژی یت ای آی يت وكو بجن الكتروني اف شركات تجي بين في خوبا بجنات كردستان دا كودا بيوانديا امريكا وملت امريكي وقال ملت كردستان بقوة ترب كافتن واز مباورة جيكو كاك مسرور چوبي كافتن دي قال كومبانيا ديت امريكي اتكرني وافا زور گرنگا نبز بو هريما كردستاني امت شين ببينا بنكك النوف ناو چيدا ودوروا برت عراقي وتركيا وسوريا وافولات دي كون ببينا بنكاك استراتيجي سقامگير وبيشكفتي چونكو ملت كرد نملتك كو حش كشتنت كتن وحش شرات كتن وحش فيديوهات كتن ما اثبات كربو همي الدنيا وسركي امريكا كو ملت كرد دويد جياني بجيتن وكي ولاتي دي أفا زور گرنگ بي باشە کەواتە ئاماژەت بە وەبەرهێنانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و گرێبەستە گرنگانە کرد کە واژۆ کران ئەمە هەرێمی کوردستان بەرەو سیاسەتێکی سەربەخۆی ئابووری پتەوکردنی ژێرخانێکی ئابووری و وزە لە ناوچەکەدا دەبات ئەکرێت بڵێن لە ڕوانگەی وڵاتانی دیکەوە جگە لە ئەمریکا ئەوروپاشەوە وزەی هەرێمی کوردستان لە ئێستادا کە شەڕی وزە لە نێوان وڵاتان شەڕێکی جیهانیە گرنگە زور گرنگ اگر هاتو بغدا حوالی کرد کو اف وکیت بیجن اف بکات نال گلوان کمپانیات امریکیت وزی
كو محاولة بكت بغداد جريبستيا بختنا في شوليدا از بجن بغداد خسارته ونشتن وابد بتا يعني كو امريكا ولات دي بقهنا قناعتك وبغداد دي يعني حقي حريم وكردستانيا شو صباهي ببتا كونفدرالي شو جيب كيشتن نديرة اگر هات بغداد محاولة كر جارك دي كو وان بروبلاما وان آلوزا بو هربا كردستان درس بكتن اوه وكي روبيو افريكا قوتي اتشرتت خدا اوه خطا صورة بو امريكا هكر هاتو بيكنا ايناتو سر دستور عراقي كو تشاوا بيكاتيا بس گوزنینه ما ماده 140 هی بوجا هرما کردستانیه صدانا تشت بغداد حتی نوکه و بغداد دیجی شرکات و کمپانیات هرما کردستانت کتن اوه همی اگر دی بتا اگر وکیل بجن نگه تفدل سر بغداد حساب کرنه و دی بتا کو تشتکی زور باش بو هرما کردستانه وجا افروكا وكي امد بيجين اوه ديمينو تسر بغداد يان دي سياسة خو غورتن يان جي اوه هرما كردستان بتنينينا حمو دنيا ولات الدور براجي بشگيري هرما كردستان كن اگر هاتو بغداد ريكك دي كيش بخوارجن وكي مگو تجارة دو دي عدكم او خسارة هرێمە کوردستانی خسارەت نابێت. بەڵێ بەڕێز کاتۆ لە دوای واژۆکردنی ئەو دوو ڕێککەوتنە گرنگە لەگەڵ دوو کۆمپانیای گرنگی ئەمریکی سەرۆکۆزیران مەسرور بارزانی لە یەکەم لێدوانیدا لە واشنگتنەوە وتی ئەوانی کە دەیانەوێت دژایەتی ئەم پرۆسە گرنگە بکەن ئەمە دژایەتیکردنێکی سیاسیە ئەمە پرۆژەیەکی سیاسیە کە ئەیانەوێت قواری هەرێمی کوردستان لاواز بکرێت پێت وایە بۆچی بە مڕوانگەوە دەڕوانرێتە هەوڵەکانی هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی ئابووری خۆی کەمە لە تەنیا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە بەڵکو لە بەرژەوەندی هەموو عراقیشدایە بله خوب و برجواندی ها همه عراقی دانه نبوه بس بو هرێما کوردستانی بله آیا اف کسید که حکمیل بغداد کن و وسطت گهن نخیر طبیعیش بیرا من نچتن دا ام گلک راستی باقبین بغداجی عمل وکی زانین وکی کو مارکو روبیو گوتی و همی کسا که زانن بن وکی بیجن بن دست ایران دانه و سیاست بغداد کو هر جاره که کو امد بینین کو اف سزاد تا کردستانه و گل کمپانیایت کردستانه نبتنه ایران جی دست الگل ده های اوه امریکا تدگهتن جبرنده مگوتتا اگر هات و بغداد کو نراوستتن و افشرت شروطت امریکا بجهنه اینتن و دیا دویجی اف کمپانیای تنه شرکات عملاقن وکیل بیجن محامیت خویت هین قانونت تدگهن نائن امضا بکن الگلته کنتراکتا که اگر باشته نگهن دستور عراقی چد بیجد کو قانونیه چد بیجد چکو نائتن بوتا امضا بکن تکرته نگهتن بجا از بینم یعنی کو پشتی وان کمپانیا زانن کو حق هرێما کوردستانیه امضا بکت الگل وان کمپانیا اسنا بینم کو بغداد بشتن کو چه تشتکی بکت دجاتیا وان تێگەهشتنێ تەنێرگەل وان کۆمپانیەت و زێت ئەمریکی بکەن. زۆر باشە ئەگەر لە وێنە گەورەکە بڕوانین لە ئەنجامی ئەم هەوڵە دیبلۆماسیانە و هەروەها بەردەوامی سیاسەتی حکیمانەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بۆ پتەوکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەرەوە بە تایبەتی زلهێزێکی وەکو ئەمریکا ئەتوانین بڵێن کۆمەڵگەی نێودوڵەتی هێشتا وەکو هاوپەیمانێکی استراتیژی لە هەرێمی کوردستان لە ناوچەکە دەڕوانێت؟ طبيعي يعني افريكا دا واضح بين هر كسكي كو امريكا افريكا بشجيريا بقرت دورو بريت مجده بشجيريا مقرت چونكو افولاتت هني نمستعدن كو دستي خوب كن دستي اكيدا هكر بيوانديتوان قال امريكا باش نبتن هذا واقعه يعني افريكا امد بينين دولات عربي وكي خليج السعوديه امارات قطر اردن
تركيا اف وڵاتی تا حمید زانن پەیوەندیە هەرێمە کوردستان لەگەل ئەمریکا بقوەتە ژبەر هەندێ ئەوژی پەیوەندیەتوانە لەگەلمە بقوەتە طبيعي هر وڵاتێکی پەیوەندیە لەگەل ئەمریکا زۆر تون بێت و قووەت بتن هەمی وڵاتی دنیای تقریبا ئەوژی دێ پشتگیریە گرن ئەوژی دێ دەستی خۆ درێژکن لەگەل وی وڵاتی زۆر گرنگە یا پەیوەندیە هەرێمە کوردستانی چ وڵاتە کێمتر نینە ئەمریکا هەرێمە کوردستانی هەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز کاتۆ سعدوڵا شرۆڤەکاری سیاسی لە ئەوتوێژێکی چڕپڕدا لەگەڵمان بووی لە واشنگتنەوە سپاس بۆ بۆچوونەکانتان. سەرچاوە گوڵاخ.